بەڵێ ئێستاش بەسپاسەوە گفتوگۆی بابەتی تەوەری دووەم لەگەڵ میوانەکەم لە ستۆدیۆیەکەم هەڵبەت ئەنجومەنی نوێنەران لە پشوودایە، بەڵام سەرباری ئەوە ئەندامانی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق سەرقاڵی بە دوواداچوونی داواکارەکانی هاوڵاتیانن لە زۆربەی ناوچەکان، چ لە هەرێمی کوردستان بە یاخود چ لە ناوچە جیاوازەکانی عێراق بێت و بە دیاریکراوی لە خورماتوو. با سوپاسەوە لە ستۆدیۆگە ئاماژەم پێیا بەڕێز کەریم شکرم لەگەڵایە جێگری سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە قسە لەسەر ئەم بابەتاکەین. کاکەریم بەخێربێ، سوپاس کاتی خۆ. سوپاس، بەیانتان باش. زۆر سوپاس. کاکەریم وەک لە ئاماژەکەی باسم کرد سەرقاڵی سەرباری ئەوەی کە لە پشوان ئێوە، بەڵام بە دوواداچوون بۆ کاروباری هاوڵاتیانەکەن، بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاری زیاتر بۆ نمونە بۆ خورماتوو، چ لە بەغداد بێت چ پێشتر کە لە سەردانی پارێزگای سەلاحەدینتان کردووە. هەڵبەت دواتر من پرسیاری کەش لەو بارەوە لێ یەکەم لەو بارەوە گەر وردەکارێکانمان پێ بڵێن. زۆر سپاس. طبعاً لە دوای ڕۆژەکانی ساڵی 2024 ئەمە چۆن لە ڕابردووە لە ماوەی 3 ساڵی ڕابردووە بەردەوام لە خزمەت خەڵکی خۆمانە بووینەوە، بەردەوام هەم لە پارێزگای سەلاحەدین هەم لە پایتەختی عێراق لە بەغاوەک و نوێنەری خەڵک و ئەندامی پەرلەمان بەردەوام بووینە. لە دوای ڕۆژەکانی ساڵی 2024 لە ڕۆژی 29/12 و 30/12 بە وەفدێک چووینە پارێزگای سەلاحەدین، لە ڕۆژی 29 و لە ڕۆژی 30 چووینە پایتەختی بەغا و سەردانی چەند وەزارەتێکمان کرد. سەردانەکەمان بۆ پارێزگای سەلاحەدین لە ڕاستیە لەگەڵ مامۆستا یاسینمانەیە لە ئەنجومەنی پارێزگا کە نوێنەری کوردە لەوێ و دکتۆر ئەمین کە بەڕێوەبەری ئیستسمارە، لەگەڵ نوێنەری کۆمەڵێک مامۆستا کە نوێنەری مامۆسایان یا خوێندنی کوردی بوون لە خورماتوو پێکەوە چووینە ئەوێ. سەردانەکەمان بۆ سەلاحەدین کۆمەڵێک بابەتی لە خۆ گرت بوو، ئەوەی بە دوواداچوونی کێشەی خوێندنی کوردی و کێشەی ئەو مامۆسایانەی کە نوێنەری مامۆساکان بوون و بەداخەوە هەموو چیان دواکەوتووە، هەم کێشەیانەیە چوونە لای بەڕێوەبەری گشتی پەروەردەی سەلاحەدین بڵێن. بەڵێن تا پێ دراوە چارەسەرکردی ئەم گرفتە؟ بەڵێن دراوە، چوونە لای جەنابی پارێزگاریش هەر بۆ ئەو مەبەستە، چونکە ئێمە لە ڕاستیە لە سەلاحەدین پەیوەندی زۆر باشمان لەگەڵ ئیدارەی سەلاحەدینایە، لەگەڵ سەرجەم بەڕێوەبەراتەکانەیە. بەڵێنی ئەوە دراوە هەم نووسراو بکەن هەم پشتیوانمان بن، بەڵام کێشەکان لە ڕاستیە کێشەی درێژخایەن و کێشەی مزمینە. هی خوێندنی کوردی بەداخەوە من ئەیڵێم خوێندنی کوردی من وایە ئەبینم لە خورماتوو بە تایبەتی و من وایە ئەبینم لە ناوچەی کێشە لەسەریش بەداخەوە ئەیڵێم جۆرێک پاشەکشەی پێوە دیارە. پێویستەکە ئەم مۆزوعانە عیلاج بکرێت بە تایبەتی خوێندنی کوردی کە ئێمە نەوەکانی دوا ڕۆژمان لەسەر ئەوە ئەوەستیەوە نەوەی دوا ڕۆژمان بۆ پەروەردەکەن. من وایە بینم لە پاشەکشەیە بۆیە هەموو داواکاریەکانیان خستە ڕوو لەوێ و ئێمە لەگەڵیان بووین بە سینگێکی فراوانەوە. جەنابی بەڕێوەبەری گشتی و مەسئولی شوعبە و بەشەکانی بانک کرد، گویان لە داواکاریەکانیان گرن و کە چووینە لای جەنابی محافزیش بە هەمان شێوە متەجاوب بوون لەگەڵمان و بەڵێنیاندا هەم نووسراو بکەن هەم پشتیوانمان بن. بەڵام ئەوەیان وت کە پێویستە بچینە بەغا و چێتە وەزارەتی تەربیە و هەندێک جار ئەمە پەیوەندی بە وەزارەتی دارایی عێراقیشەوە هەیە، کۆمەڵێک بابەت کە بتوان کێشەکانیان چارەسەر بکەن. ئەوەی کە لە کارەکان بووە لە ڕاستیە هەر لە پارێزگای سەلاحەدین چووینە سندوقی ئاوەدانکردنەوە هەیە، ئێمە کۆمەڵێک پرۆژەمان تەقدیم کردووە بۆ ناوچەی داودا بۆ سنووری بڵین بەرەو بناری گل و قادر کەرەم و ئەوانە کە ڕێگاوبانە چوین بە دوواداچوونمان بۆ ئەوانە کرد، چوینە لای بەڕێز بەڕێوەبەری بڵین ئیستیخبارات هەواڵگری عێراق کە پەیوەندی بە هەندێک کێشەی ئەمنی و ئەوانەوە هەیانی جەولەیەکی زۆر بە بەرهەم و ئەوانە بوو کە لە پارێزگای سەلاحەدین ئێمە ئەنجامماندا. بەڵێ کاکەریم وەک خۆت ئاماژت پێ پرۆسی خوێندنی زمانی کوردی لە پاشەکشەدایە، بەڵام هەماهەنگی و پەیوەندیەکانتان لەگەڵ ئیدارەی پارێزگای سەلاحەدین ئەمە کاریگەری نییە لەسەر ئەوەی کە قۆناغ بە قۆناغ ئەم گرفتانە لە داهاتوێکی نزیکات چارەسەر بکرێن یاخود گەشتبینن بەوەی ئەم گرفتانە کە بەڕێستان ئاماژتان پێ چارەسەر بکرێن؟ ئێمە لە ڕاستیە خوێندنی کوردی ئەوە هەڵەگرێت لەسەری بوەستین و قسەی باشی لەسەر بکەین. من وایە ئەبینم ئێمە لە ناوچەی کێشە لەسەر نەک لە خورمات و لە ناوچەی کێشە لەسەر لە هەر چوار پارێزگاکە لە سەرەتاوە ئەوەی کە بڕیاردرا خوێندنی کوردی لەو جێگایەنە بەو شێوەیە کە ئیستا هەیە ئێمە یا سەرکەوتو نەبووینە. من هەرچەنە ئەوە اختصاسی من نییە، بەڵام وایە ئەبینم بۆیە ئێستاش پێویستە لە دوای تەشکیلکردنی حکوومەتی هەرێم کە بەداخەوە دواکەوت
ینی بەڕاستی کۆنگرەیەک ببەسرێت بۆ تەقیمکردنی خوێندنی کوردی لە ناوچەی کێشە لەسەر. ئێمە بۆ نمونەی سەر لەوەیە لە ناوچەی کێشە لەسەر مامۆسایان نزیکەی 600 مامۆسامانەیە لە خورمات و بۆ نمونە 35 خوێندنگا و ئەوانە بەڕێوە ئەبن. ئەمانە مەلەفیان و دۆسییان و ئەوانانە هەمووی لە لای حکوومەتی هەرێمی کوردستانە، بەڵام لەسەر میلاکی هەرێمی کوردستان تەعین بوونە تەنسیبن لەسەر تەربیەی سەلاحەدین. تەربیەی سەلاحەدین ئەڵێ ئێوە هیچ ئەوەلیاتێکتان لای ئێمە نییە. ئەمە جۆرێک لە ئیسدیواجێتی دروست کردووە لە ڕاستیە، یعنی بەم شێوەیە کە ئێمە بڕیارماندا اینجا بۆ نمونە بۆ خوێندکار، ئێمە خوێندکار هەیە خوێندنی کوردی تەواوەکە لەوێ لە تکریت تەعینە بێ یا ئەچێتە کولیە لە تکریتە یا چێتە یەکێک لە شارەکانی خوار و عێراق بەڕاستی عەرەبی نازانێ. ئەمە ئەبێ ئێمە عیلاجی بکەین، ئێمە مەسئولین لەوە، پەروەردەی وەزارەتی پەروەردە مەسئولە لەو مۆزوعانە. یعنی ئەمە کۆمەڵێک کێشەیە ئێمە لەوێ درکمان پێ کردووە، پێویستە چارەسەری ڕیشەیی بۆ بدۆزرێتەوە، پێویستە کۆنگرەیەک ببەسترێت خوێندنی کوردی لە ناوچەی کێشە لەسەر کێشەکانی چییە و چۆن بتوانین بیگونجێنین بەو شێوەیە کە ئێستا هەیە. من وایە ئەبینم سەرکەوتو نییە و ساڵ دوای ساڵ لە خورماتوو ئەیبینم پاشەک شاکە، ئەکید لە شوێنەکانی تریش ئەو کێشەیە هەیە. کاکەریم، هەماهەنگی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدراڵ تا چەند ئەم گرفتە چارەسەرەکات کە هەڵبەت ئەمە گرفتێکی زۆر گەورەیە، بەتایبەت بۆ ئەو ناچانی وە خۆت ئاماژت پێیا کە ناوچە جێناکۆکەکان یان ناچانی کە کێشیان لەسرە. هەماهەنگی نێوان هەولێر و بەغا تا چەند کاریگەریە بێ لەسەر چارەسەرکردنی گرفتی. بەڵێ لە ڕابردووە بەداخەوە، یعنی جۆرێک لە دردۆنگی بڵێن یا جۆرێک لە خراپی عیلاقات لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ئیتیحادیە هەبووە، بەڵام پێویستەکە ئێمە زیاتر بچینە پێش و تا چەند ئێمە پەیوەندیمان لەگەڵ ئێمە بەشێکین بمانەوێ نەمانەوێ ئێمە هەرێمێکین و بەشێکین لەو دەوڵەتە ئیتیحادیە فیدراالی کە ناوی عێراقەوە لە ناوچەی کێشە لەسەریشا هەم ئەوەی کە هەیە حکوومەتی هەرێمی کوردستان جۆرێک لە دەسڵات و لە خوێندنی کوردی و لە بوارەکانی ترا و ئێمەش سەر بە ئەو محافەزەتانەین کە سەر بە دەوڵەتی ئیتیحادیە. ئەمە کاریگەری هەیە، عیلاقەی پەیوەندیەکان باشترکردنی پەیوەندیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و چوونی وەفدەکان و ئەوەی کە پێویستەکە لە ڕووی نیزامی فیدراالیەوە چۆن جێبەجێ بکرێت لە عێراقا تا ئێمە پەیوەندەکان باشکەین کاریگەری بێ. بەڵام من وایە ئەبینم جارێکی تر ئەڵێم لێرەوە ئەو داوایە ئەەکەم لە دوای تەشکیلکردنی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی هەنگاوی یەکەم ئەوەیە کە مؤتەمەرێکی گەورە ببەسرێت تەقیمی دیراسەی کوردی بکرێت لە ناوچەی کێشە لەسەر و ئەو کێشە ڕیشەی و مزمینانەی کایانە هەوڵدەن چارەسەری بکەن. بەڵێ کاکەریم، تا چەند فراکسیۆنەکان لە ئەنجومەنی نوێنەران هاوکار و هەماهەنگتانە بن یاخود داواتان لێ نەکردوون لە دوای کۆتای هاتنی پشوو کۆکردنەوەی ئیمزا بێ بۆ نمونە هەڵ بۆ ئەوەی فشارە دروست بکرێت کە ئەو گرفتانی کە لە ناوچە جێناکانە ئەو ناچانەی کێشیان لەسرە گرفتی زمانی کوردیە یاخود ئاوادانکردنەوە خزمەت گوزاریە بۆ هاوڵاتیان، ئەمە تا چەند کاریگەریە بێت ئەگەر فراکسیۆنەکان هاوکار و هەماهەنگن؟ من بەنیازم شتێ لەو جۆرە بکەین. ئێمە بۆ ئەو جۆرە شتانە لە ڕاستیە ئەگەر وەکو خۆی قسە بکەین فراکسیۆنە کوردیەکان هەمووی استعدادی هەیە، ئەوە نیە بڵێ یەکێک لە فراکسیۆنەکان ئەمەدەی هەڵبەتەمەش کاریگەری خۆی بێ کاریگەری خۆی ئەبێ، بەڵام لە سەروی ئەو عیلاقەی ئێمە وەکو ینی چۆنەڵی دەسڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان لەگەڵ دەسڵاتی سیاسی لە حکوومەتی ئیتیحادی لە بەغا ئەوەش کاریگەری گەورەیە بێ. بۆیە ئێمە من خۆم بەنیازم لە ڕاستیە و هەرچەند ئەبینم وەزعی خوێندنی کوردی وەزعی ئاوادانکردنەوە ئەنی دۆخی ناوچەی کێشە لەسەر بەداخەوە دەڵێم جگە لە خزمەت گوزاری ئێمە توانیمانە لە خورمات و لە شوێنەکان تریش ئەکید لە کەرکووک و لە خانەقین و لە نەینەوا و ئەوانەشە هەنگاویتیان نراوە کۆمەڵێک بابەت هەیە پەیوەستە بە ناوچەی کێشە لەسەر ئێمە ئەبێ لەسەری بوەستین. مەلەفێکی زۆر گەورەیە و مەلەفێکە ئێمە مەسئولین بەرامبەری هەمومان و قیادەی سیاسی کوردیش مەسئولە بەرامبەر ئەو مەلەفە گەورەیە کە مەلەفێکی چارەنووسسازە دۆسیەیەکی چارەنووسسازە ئەبێ لەسەری بوەستین و لە ناو ئەوەش خوێندنی کوردی و کۆمەڵێک بابەتی تر بەڕاستی بێ ئاوڕی لێ بدرێتەوە و چارەسەری بۆ بدۆزرێتەوە. کەواتە گرنگ نییە لە ساڵی نوێدا کۆنگرەیەک یاخود کۆنفرانسێکی فراوان بە بەشداری سەرکردەی لایەنە سیاسیەکان لە هەرێم لە عێراق لە پسراوانی حکوومەت بەشداری بکەن و لە ڕێی چەند پانێڵێکەوە ئەم پرسانە بخرێتە ڕوو. کاکەریم، زۆر گرنگە
بەڵام ئەمە یاخود کاری بۆ ئەکەن لە ساڵی نوێدا؟ من بەواجبی خۆم ێزانم من کاری بۆ ئەەکەم و ئێستا ئێمە لیژەیەکمانەیە لە پەرلەمانی عێراقی لیژی مادەی ١40 من ئەندامم لەوێ و من مەسئولیاتمەیە لە ناوچەی کێشە لەسەر بەشێکی بە تایبەتی ئەوەی ناوچەی کێشە لەسرە من خۆم بە مەسئول ئەزانم بۆیە لەوە بێدەنگ نابم بەڵام ئەمانە دوای تشکیلکردنی حکوومەت ئەکرێت ئەگەر حکوومەت تشکیل لەبێ دوای تشکیلکردنی حکوومەت لە ڕاستیە هی ئەوەیە کۆنگرەیەکی مؤتەمەرێکی گەورە بەسرێت و هەموو جانبەکانی ناوچەی کێشە لەسەر دیراسە بکرێ و لە ناوێنە خوێندنی کوردی گرنگی زۆری پێ بدرێ بۆ ئەوەی ینی نەوەکانمان بەڕاستی کە ئەبینین ئێمە ناخمان ئازارمانەدا بەو شێوەیەیە بۆ نمونە تو خوێنکارێک تەیە ئەچێتە شارێت مەجموعەی خوێنکار لە شارەکان وەرەگیرێن هەندێکیان لەبەرەوەی نمرەیشیان باشە لە خوێندنی کوردیا بەڵام ئەچنە شارەکانی تر کە عەرەبی نازان واز لە خوێندنە هێنن یا ناتوانن بەردەوامن لەو کۆلیجانەی کە وەرەگیرێن لە خوێندنی کوردیا نمرەی زۆر باشیان هێناوە بەڵام ناتوان عەرەبی نازان بەردەوام بن ئەمە ئەبێ ئێمە چارەسەری بۆ بدۆزینەوە و ئەو پاشەکشەی کە هەیە من ئەیبینم بەداخەوە و ئەوەی کە لە بڵێن ئەوەی کە پێڵێن قۆناغە کۆتاییەکان کە قۆناغی 9 و 12 و ئەوانەیە جۆرێک لە حاڵەتی نەفسی خراپ بۆ خوێنکار دروستە بێ مەمەسا ئەوە دۆخێتی لەوێ ئەیبێنین بۆ ئەمانە مۆزوع لە ڕاستیە ئەبێ کۆنگرەی لەسەر بەسین و گرنگی پێ بدەین. باشە کاک کەریم بە شێوەیەکی گشتی کورد لە ئێستا پەیوەندی و هەماهەنگی لەگەڵ پێکاتە جیاوازەکانی سنووری پارێزگای سەلاحەدین چۆنە؟ ئێمە لە ڕاستیە ئەوە من بابەتەکەم تەواو نەکرد یەکێتر لە تەوەری سەردانەکەمان بۆ سەلاحەدین سەردانی چەند ڕئیس عەشیرەتێک و چەند بڵین کەسایەتێکی دیاری پارێزگای سەلاحەدین بوو. کاتە باش بۆ پرسیارم بەڵێ بەزەبەت ئەوەی کێ لە بابەتەکانە ئێمە چوین و ئێمە جەولەمانێ من لە هەموو قەزاکانە قەزای بەلەد هەیە دجەیل هەیە قەزای زلوحی هەیە لە تکریت ئێمە عیلاقەمان زۆر باشە ئەو ڕۆژێمە لە تەوی سەردانی چەند کەسایەتێکمان کرد و نانی نیوە ڕۆژمان لە لای ئەوان بوو ینی پەیوەندیکی باشمان لەگەڵیانە دروست کردەوە ئێمە بە شێوەیەکی گشتی لە سنووری پارێزگای سەلاحەدین پەیوەندیەکی زۆر باش جگە لە پەیوەندی ئیداریەکە و لە پەیوەندی سیاسیەکە کە ئێمە لەگەڵ خەڵکە سیاسیەکە هەیمانە ئێمە لەگەڵ خەڵکی عەشایرش لەگەڵ کەسایەتەکان لەگەڵ ڕئیسی عەشیرەت لەگەڵ ڕئیسی تیرە و تایفەکان پەیوەندی زۆر باشمانەیە و تێکەڵای زۆر باشمانەیە و ناو بە ناو مانگی جارێک یا دوو جار ئەچین جەولە ئەەکەین و ئەمێنینەوە و تێکڵاوێکی باشمان دروست کردووە. بەڵێ کاتە کاکەریم ئەم سەردانانە ئەوەی کە خۆت باست کرد کاریگەری ئەرێنی هەیە لەسەر ئاشتی پێکەوە ژیان لە پارێزگای سەلاحەدین. ئەکید ئێمە یەک من نوێنەری خەڵکم لەو سنوورە من نوێنەرم لە پارێزگای سەلاحەدین لە پەرلەمانی عێراق نوێنەری پارێزگای سەلاحەدینم ئەوای کردووە من داواکاری خەڵک بێ جیاوازی بۆ نمونە لە خورمات و تورکمان دێت داوا لە منەکایشی بۆ جێبەجێەکەم و عەرەب دێتی سەر پێشەوەی بێمە ژوورۆ ئێمە فنون جەمیلەیەکمانەیە لە خورمات و مدیرەکەیش هەنێشتی بۆم نردبوو کە تورکمانە ئێمە شتەکانیان بۆ جێبەجێ بکەین لە کاتێکە کە نوێنەری تورکمانیش لەوێ هەیە بەڵام ئێمەش بە نوێنەری خۆیان نەزان و بە هەمان شێوە کاتێک ئەچینە ئەوێ ئەچینە تکریت یا قەزاکانی ترکە پارێزگای سەلاحەدین 11 قەزا هەیە ئێمە چوینەتە زۆربەی قەزاکانی وە سەردانمان کردووە داواکاریمان پێدەن و لەگەڵیانە تێکەڵاوێ باشمانەیە بۆیە ئەمە کاریگەری زۆر باشی هەیە لەسەر برایەتی و ئاشتی و پێکەوە ژیان لە سنووری پارێزگای سەلاحەدین و ئێمە بەردەوام بووینەوە ئەوانەی پێش ئێمەشکە لەوێن و لەوێ بوونە بە هەمان شێوە بە هەمان ڕیتم ئێمە پەیوەندیەکی زۆر باشمانێ من وایە بینم پەیوەندی ئێمە لەسەر ئاستی سەلاحەدین لە پەیوەندی مان لە سەر دیالە و لە کەرکووک و لە نینەوایش لە ئاستێکی باشترای ئەوەی کە ئێمە هەمانە لە سەلاحەدین چکە من مانگ نییە بەلای کەمەوە مانگی جارێک سەردانی پارێزگاری سەلاحەدینەکەم و سەردانی بەڕێوەبەرایەتیەکانەکەم و سەردانی دام و دەستگاکانەکەم و لە ڕاستیە ئیش و داواکاریەکانمانیش لەوێ ناوەستێ و لە خزمەت خەڵکا جێبەجێ بێت. بەڵێ کاکەریم من دو پرسیارت ئاراستاکەم. بەڵێ خورماتووی ئێستا لە ڕووی خزمەت گوزاریەوە بەراورد بە ڕابردوو چۆن هەڵەسەنجێنیت؟ من 3 ساڵە لەوێ نوێنەری خەڵکم و ئەندامی پەرلەمانم هەرچەنە ئیشی پەرلەمان لە ڕاستیە تەشریعی قانونە و چاودێری دەسڵاتی جێبەجێ کار و دەسڵاتی تەنفیزیە بەڵام حەقە خەڵکی خورماتی ئەو شایەتێ بووە من هەرچەنە داواشم کرد پێم خۆش بوو کورساتیش بێتە شار لەوێ مەیدانیان ئێمە شتەکان ببینین خورماتوو 3 ساڵ پێش چۆن بووە و ئێستا چۆنە هەم لە ڕووی خزمەت گوزاری ناو شار ئاو کارەبا ڕێگاوبان شۆستە کۆنکریتکردن و ڕێگاوبانی دەرەوە
ڕێگاوبانی دەرەوە ئێمە لە خورماتوو بۆ دێینەوە جوول کە 24 کیلۆمەترە لە ساڵی ڕابردووە ئەوە قیرتاو کرا ئێستا بەتەماین لە نەوجولەوە بۆ سەر چەمی ئاوەسپی ئەوەش نزیکەی 15 کیلۆمەترە کە ڕێگایەکی زۆر حەیویە بەوە ئەتوانین خورماتوو لە دەرەوە جارێکی تر بە کفری و بە هەندێک شوێن ببەسینەوە کە خەڵک پێویست نکات لە کفریەوە بەرەو خورماتوو بە جادەی خوارا بێت لەیەوە تێپەڕێ و ئێمە ئەوەمان تەقدیم کردووە کە ڕێگایەک لە مەفرەقی خورماتوو بڵێن کە دەرەچێ بەرەو قادرکەرەم تا دیهاتەکانی قەڵخانلو و میلناسر و ئەوانە ئیشمان لەسەر کردووە ئەوانە هەمووی قیرە کرێ تەنها کێشەمان لە خورماتوو لە ڕاستیاوەیە ئێمە نەماتوانێ وەک پێویست ئەو دام و دەستگا و ئەو فەرمانگانەی کە پێشتر لە لای ئێمە بووە وەکو پێویست وەریگرینەوە ئەوە یەکێک لە خەلەلەکانی ئێمەیەوە ئیشمان لەسەر کردووە و لەگەڵ ئیدارەی سەلاحەدین و لەگەڵ ئیدارەی خورماتوشە ئیشمان لەسەرەوە کردووە باقی شتەکانی تر کە لێوێ هەم لە ڕووی ئەمنی هەم لە ڕووی خزمەتگوزاری مەبەستم ئاوە کارەبایە شۆستەیە جادەیە لە 30 ساڵی ڕابردووە خورماتوو وەزعی وا باش نەبووە بە هیوای چارەسەرکردنی سەرجەم گرفتەکان لە ساڵی نوێدا بەڕێز کەریم شکر جێگری سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق سوپاس کاتی خۆت بێمە بەخشی و لە ستودیۆ ئامادەبی لەگەڵمان سەرکەوتوو بن.